لا دوانزای امان قدا پیغمبر لا دایق بو دنیا پر بو لا خوشینی بوت پارستی لا نوجو. مەراسیمی یادی لەدایکبوونی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت لە شاری هەولێر جیاوازتر و گەرم و گوڕتر بەڕێوە چوو. هەر لە بەرەبەیانی و لە دوای کاتژمێر 8 هاوڵاتیان و توێژە جیاوازەکانی هەولێر ڕوویان لە سەنتەری شار و مزگەوتەکان کرد بۆ بەشداریکردن لە مەراسیمی مەولود خوێندنەوە. لە پەردەغا ئاوەشی کە دەیکڕین بە پارەی پێدەدەن هەتا دەگاتە قاتێشی هەموو پارەکەی هەڵبگرین لە بۆ خەزەی بنێرین. باشترین یادکردنەوەی پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەگەر بمانەوێت پێغەمبەری خوا کەیفی بێ عەلەیهی سەڵات وسەلام. دەزانن بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم ئەگەر جیرانێک برسی بی جیرانێک شتێر بی ئەو جیرانە تێرە ئیمانی نییە بەخوای گەورە، ئیمانی کامل نییە. ئەدی ئێمە چۆن ئیمانمان کامل لە کاتێک لەوێت تەعزیەمی لێرە کەیف خۆشی خۆمان دەربڕین. ئێمە ئەوڕۆ گەورەترین تەعزیەمان هەیە کە ڕۆژانە هەزاران شەهیدمان سەر دەنێتەوە لە غەزەی لە پێناو قسەکردنی ئەو ئیسلامە، لە پێناو دینی ئەو محەممەد الموستەفای صلی الله علیه و سلم. زۆر شوێنگەڕایم یعنی نەمبینێ وەکو هەولێر، ڕەنگە لە سلێمانیا بی لە دۆکە بی لە وڵاتەکانی ژەهەد نییە زۆر کەمە، بەس بە تایبەتی شاری هەولێر سوبحان الله هەفتەت پێشتر هەموو شوێنەکان مزگەوتەکان محل و دوکانەکان دەڕازێنەوە. زۆر زۆر جێی دەستخۆشینە. داوا دەکەم لە پەروەردگار هەرم لایەک بەوە شەفاعەتی پێغەمبەری خوا بێخی عەلەیهی سەڵات وسەلام. هاوڵاتیانی هەولێر بە تایبەت ساڵانە یادی مەولود زیندوو بەرز ڕادەگرن وەک بۆنەیەک بۆ یادخستنەوە و شوێن پێ هەڵگرتنی پێغەمبەرەکەیان و سەڵاواتدان لەسەری و زیندووکردنەوەی سونەتەکانی. دانانی ڕۆژێک لە بۆ یادیکردنەوەی ئەو پێغەمبەرەی شتێکی جوان نییە. پێویستە مسلمان هەموو ڕۆژێ هەموو کاتێک ئێمە وەکو مسلمانان یادی ئەو پێغەمبەر دەکەینەوە. بەڵام لە خۆشەویستی گەورەی ئەو پێغەمبەرەی ئەو ڕۆژیان دانایە زانایەکان و عولەماکانی خۆمان پێشینەی سەلەفی ساڵح ئەوانیان دانایە ئەو ڕۆژیان بە پێویست زانیەکە لەو ڕۆژەی یادێکی گەورەتر بکرێتەوە لە بۆ ناساندنی ژیانی و هەرسوکەوتی ئەو پێغەمبەر نازدارە. بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو ڕۆژە دلمان زۆر خۆشە بۆیە هاتینە بازار تا یادی بکەینەوە بە جوانترین شێوە. بەڕاستی ئێمە یەکەم جار دەبی فەرزەکان جێبەجێ بکەین، سونەتەکانیش تەطبیق بکەین. داوامان وایە لە خوای گەورە داوامان لەو مسلمانانە زیاتر پەرا بەو ڕۆژە بدەن و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەطبیق بکەن. مێژووی ئەنجامدانی مەولود بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت دەگەڕێتەوە بۆ سەردەمی سوڵتان مزەفەرەدین کە والی ئەو کاتی شاری هەولێر بوو لە سەردەمی سوڵتان سڵاحەدینی ئەیوبی و لە نێوانی ساڵانی 1153 بۆ ساڵی 1223 زاینی ژیاوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.